باس لە ئەزمموی دوو هاوسەر دەکەین کە ئەمڕۆ لە لامان میوانن کە لە وڵاتی ئەڵمانیاوە هاتوون. ئەم دو هاوسەر هەردووکیان لە بواری ئابووری و بازرگەریدا کار دەکەن. هەردووکیان ئەزمموی کاری زۆر باشیان هەیە. یەکێکیان لەگەڵ کۆمپانیای گۆگڵ، یەکێکیان لەگەڵ کۆمپانیای فەیسبوک ساڵانێکی زۆر کاریان کردووە بە دیاریکراویش. لەم تەوەرەدا دەمانوێت باس لەوە بکەین چۆن بواری ئابووری ئۆنلاین یان بازاڕی ئۆنلاین پەرە پێ بدەین. لە هەرێمی کوردستان هەوڵمان هەیە، چەندین ئەپلیکیشنمان هەیە کە ئێستا دروست کراون بۆ بواری مارکێتینگ و ئۆنلاین و بازارگەری ئۆنلاین. ئەمانێ بزانین ئەم تەکنیکانە چۆنن لە وڵاتانی تر تێڕوانین بەرامبەر بە بازاڕی ئۆنلاین چۆنە. ئێمە کورد تێگەیشتوین ژماری بەکاربەری مۆبایلەکان و ئەم ئینتەرنێتی کێسە لە بەردەستمانێ و سمارتفۆنەکان لە کوردستان ئەگەر ئێستا ڕێژەیەک هەبێت بەداخەوە کە توێژینەوەیەک نییە پێ ناچێت هەموو کەس مۆبایل بەکاربێنێت. ڕەنگە کەسانێکە من تا ئێستاش هیچ جۆرە مۆبایلێکی زیرەک بەکارێنن کە دەڵێن مۆبایل مەبەستمان لە مۆبایلە زیرەکەکانە لە بۆرێ لە نێو سمارتفۆنەکان تۆ دەتوانیت ئەم مارکێتین و ئۆنلاینە ببینیت کە ئەوەندە کەم بێت ڕێژەکەات. بازاڕی ئۆنلاین دەتوانێت لە هەرێمی کوردستان پەرەی زیاتر بەخۆ ببینێت و یان بەرەو پێشەوە بڕات. ئەمانە و ئەزمموی ئەوان دەخینە ڕوو کە ئەوانی شەرێکە لە خاتووکانی نزار کە بەڕێزیان بەکالۆرەسیان هەیە لە بواری بازرگەری و ئابووریدا بە خۆشحاڵیەوە لە لامانە. بەڕێز کاکە تۆماس لاوقتسۆن ئەگەر ناوەکەیم خەڵەت نەوت بێت ماستەریان هەیە لە بواری ئابووری. زۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس، زۆرمان پێ خۆشە کە لێرەین. زۆر سپاس. ئێمە شەربەها. کاک تۆماس هیچ کوردیەکە زانی؟ چۆنی باشی؟ تۆزەکە زانی. چیە زانی؟ من ناوم تۆماسە. من نازانم هەمووی ئین کوردی بەس تۆزێک. تۆزەکە کوردستان زۆر جوانە. باش. دی باش فێر بووە ئاری هەرچەند کانی بۆ خۆشی لە ئەڵمانیا لەدایک بووە بەڵام کوردیەکەی لەگەڵ یا کوردیەکی باشە. باشە خراپ نییە زۆر باشە. ئێستا کەسی وامانەیە ساڵە دو ساڵە چێتە دەڕێی کوردستان کوردیەکەی بەجارە پێکێکەوێت. ڕاست زیاترین بە ئەڵمانی و ئینگلیزی قسە بەس ئەمڕۆ I try my best. هەوڵی باشەکەی. هەوڵی باشە. مش هەوڵەیە من دەگوشەیە ئەگەر بۆتان تەرجەمەکەی ئەگەر توانیمان بەپێی توانە. با لە هەردووتان بپرسین یعنی ئەو پرسیارە بۆ هەردووتان بێ کاڵی بازارگەری ئۆنلاین یان بازاڕی ئۆنلاین مەبەست لێی چییە؟ بازاڕی ئۆنلاین یعنی کۆمپانیەکان بەرهەمەکانیان ئۆنلاین ئەفرۆشن. یعنی نییە وەکو ترادیشنەڵی ڕەکلامی کۆن کە هەمووی لەسەر جادەکەیە بەڵێ ئێستا هەمووی لە ئۆنلاینە. ئۆنلاین یەک هینی باشی هەیە کە ئەوە زۆر خەڵک ئەیبینێ لە هەموو وڵاتێک ئەتوانی بەرهەمەکانە بفرۆشی. ئەنجا بۆیە بیزنسەکەت سەرکەوتووە بێ بەمە یعنی گەورەترە بێ. کۆمپانیای زۆر بەناوبانگ وەک گوگڵ وەک فەیسبوک کارتان کردووە. ئەگەر باسێکی ئەومان بکەی ئەم هاوکاریە چۆن بووە؟ وڵا فەیسبوک و ئینستاگرام کۆمپانیایەکی زۆر گەورە. یەکەم جار کە سیڤەکەم نرد بوو ئەوەی هەموو ڕەفەقەکان لەگەڵ فەیسبوک و ئینستاگرام کارت کرد. بەڵێ لە لۆندۆن لەگەڵ گوگڵ. ئەویش ئێستا توانێ هین ئەکسپیرەنسەکەی خۆی بۆ گوگل باسکا. بەس من لەبارەی فەیسبوکەوە زۆر کۆمپانیایەکی باشە ئیشەکەی زۆر خۆش بوو. یعنی لەوێ ئیشکەی هەستەکەی لە جامیعەی لە برەوەی هین جەوەکەی زۆر خۆشە یعنی کۆمپانیایەکی گەورەیە و زۆر شتی باشی هەیە و بۆ سیڤێکەش زۆر باشە. مامستەر تۆماسیش باسی ئەکسپیرەنسی خۆی لە گوگڵمان بۆ بکات لە گوگڵ چی کردووە؟ باش اینجا تۆ بێ Yes, my experience at Google was really nice. There are many interesting people there working in a country abroad, cultural differences, and many intelligent people you work with on a daily basis. You have many interesting tasks to do, and you grow personally almost every day. بۆشمان وەرگێڕیتەوە بۆی هەمووان لی تێبگەن؟ بەڵێ ئەڵێ کە لە کۆمپانیایەک وەکو گوگل ئیشکەی زۆر خەڵکی ئینترستینگ یعنی زۆر خەڵکی مهمی تایە کە هەمویان سیڤەکەیان زۆر باشە و لە هەموو دنیایان بینیوە و فرەکەڵچەرن و بەڵێ ئەنجا ئەمەش زۆر باشە بۆ سیڤەکە و گوگلیش وەرکشۆپ زۆرەیات یعنی یارمەتیەوە یا خۆ گەورە بیت لە کۆمپانیاکە یعنی خۆ زیرەکتریش بێت. باشە گوگڵ بە یەکێک لە پێگە گرنگەکان دادەنرێت. منەمێ پرسیارە لە کاک تۆماس تۆ تەرجەمەی کە بووی لە گوگڵدا باسی بازارگەری ئۆنلاین کراوە باسی دیجیتال مارکتینگ کراوە تایدا.
If they talk at Google a lot about digital marketing and online marketing, this is the question. Of course, in my apartment they did. As you know, Google is very large, so not every apartment is about online marketing, but I worked in the online marketing department and we talked about online marketing every day. every day. نعم. نعم. بۆیە یەک بارەی گوگل زۆر فۆکوسی هەیە لەسەر ئۆنلاین مارکتینگ ئەوە گەورەترین فۆکوسی گوگلە یعنی گوگل هەموو پارەکەی بەمە هین نەکات دروست دەکات ئەوە کۆمپانیاکەی شێمە باسی بەڵێ مارکێتی ئۆنلاین کردووە بەڵێ بەس گوگلیش زیاترە لە ئۆنلاین مارکتینگ یعنی زۆر زۆر ساینسیان دروست کردووە لە هەموو ئێریایەکی ترا بۆیە بەس ئۆنلاین مارکتینگ زۆر مهمە بەڵێ لە گوگل زۆر گرنگە باشە جا ئەوەندەی ئێستا ئێوە کارتان کردووە لە ئەم سەردەمەیە لا دوایە ئۆنلاین مارکتینگ تا چەند ئاسانکاری بۆ کەسب و کار کردووە تا چەند وا کات ئێستا ئێوە لەگەڵ کۆمەڵە کۆمپانیای زۆر بەناوبانگا کارەکەن لانە هەندێک لە کەسەکان لایەن نابی خۆیتر ئەمە پێویستی بە ئۆنلاین مارکتینگ نییە هەر ناوەکەی خۆی برەندە بەڵام لا دوایە بۆ نمونە بۆ هەموو کەسب و کارێک ئێستا وا هەیە کە تۆ پێویستت بە ئۆنلاین مارکتینگ هەبێ بەڵێ وڵا کۆمپانیای بچوو وەک کۆمپانیای گەورە پێویستی پێەیە یعنی کۆمپانیای گەورەکان زیاتر پارەیان هەیە بۆ ڕێکلامەکە بەس کۆمپانیای بچووکیش دەتوانێت وەکو خۆی بڵێ من ئێستا هەر لە مانگێکا $100 ئەم بە مارکتینگ هەموو کۆمپانیایەک ئەتوانێت ئۆنلاین مارکتینگ پا بۆ هەموو کۆمپانیایەکیش گرنگە ئەمە دنیاکە ئەگۆڕێ ئەبێ ئێمەش ئەو شێوەیە کە ڕێکلامەکەین ئەبێ ئێمەش خۆمان بگۆڕین لەبێ خەڵکەکان زۆر وەخت ئەبەرە سەر لە مۆبایل و ئەوە گرنگەکەی بەرسەکا بۆ کۆمپانیا جیهانیەکان گەیشتونەتە ئەو قەناعەتیان ئەو بڕوایی کە ئیتر تەواو ڕێگەی مارکێتین دەبێت لە ڕێگەی سوشیال میدیا و لە ڕێی مۆبایل و سمارتفۆنەکانەوە بێت بەڵێ لە خارج ئەمە یەکەم شتە لە مارکتینگ یعنی من زۆر ئیشم کردو لە ئەیجنسی تریشە لە ئەڵمانیا ئەجا ئەوان پارەکەیان دائەنێن بۆ مارکتینگ ئەجا بۆیە کە یەکەم شت کە زۆرترین پارە دانین بۆ مارکتینگ ئۆنلاین مارکتینگە ئەجا دوایەوە ئەچنە ناو تیڤ دوایەوە ئەچنە ناو جەریدەوە ئەمە بۆ لەبەرەوەی بە ئۆنلاین مارکتینگ بە کەمترین پارە زیاترین خەڵک ئەتوانی ڕێکلامەکەی پیشانوێ ئەمانەی کە هەشە پێما بێت هەندێک خول و سیمینار و وەرکشۆپی خۆتن تایبەت بەم بوارە چەند گرنگە لە کوردستانیش ئەم جۆرە خولانە برە و پێ بدرێت چونکە وەکو پێشتر مناقشەیەکمان کرد گفتوگویەکمان کرد وتمان لە کوردستان ڕەنگە ئێستا لە 150 خەڵک سمارتفۆنی پێ بکڵین بینەرانی خۆشەوی سمارتفۆنی هاتە مۆبایلی زیرەک ڕەنگە لە 180 مۆبایلی پێ بەڵام لە 140 ڕەنگە مۆبایلی زیرەکی پێبێت تۆ تا مۆبایلی زیرەکت نەبێ ئەم ڕێکلامە بازرگانێنە نایەتە بەردەست وایە چەند گرنگە ئەم خولانە لێرەش هەبن بۆی بیر و هۆشیاری دای هاوڵاتی زیاتر فراوان بێت. ئیتر لە زۆر شتێکا وایە لە خارج شتەکان دەست پێەکەن ئەجا درەنگتر ئەگەنە کوردستان وەنیە بەس ئێمە ئەبێ لە ئێستاوە وەرکشەپەکان لێرە دروستکەین بۆی ئەو کۆمپانیانە بزانن یعنی گرنگەکەی ئۆنلاین مارکتینگ چییە؟ ئێمە کە زۆر سێری سمارتفۆن و ئەەکەین یعنی زۆرترین وەخت ئەو لە بیا ڕێکلامەکە ئەبین کەم لەسەر جادە ئەیبینین بەس پێش ئەوە کە کۆمپانیاکانی ئێرە دەست پێەکەن بەمە وەرکشۆپ مهمە لەبەرەوەی تۆ زۆر پارە دائەنین لەو ڕێکلامەیە بکە بە ڕاستی نەی کە ئەو پارەیە هەمووی ئەڕوا وایە بۆیە ئێمە لە فەیسبوک و ئینستاگرامەوە دەستمان کرد بە وەرکشۆپە لە هەموو خارج ئەیجنسی و کۆمپانیمان یعنی لە باری ئۆنلاین مارکتینگە دەرسمان یابەوان ئەنجا بۆیە ئەو کۆمپانیانە 7 ساڵ ئۆنلاین مارکتینگیانەیە بەس ئێمە یەک هەفتە دەرسمان یا بەو کۆمپانیایەوە پیشانەیە کە زۆر گرنگە هەموو کۆمپانی پێشەوە کە دەست پێ بکەن وەرکشۆپێک بکەن باش تۆ باسی ئەوەکەی بۆ نمونە کۆمپانیایەک 7 ساڵ خۆی ئەزمموی هەبووە تۆ هاتووی دوانت بەوانەوتوەتەوە شتێکی تایبەت نوێ لەوانەکان تا هەبوو کە لە ئەو وەرکشۆپانەیە باست ئەکرد ئەوەی کە ئێستا هەر لە کوردستانی خۆشمان با سوودی لێ ببینرێ بەڵێ یەک شتێک زۆر مهمە تۆ کە بەرهەمێک ئەفرۆشی ئەبێ بزانی ئەو کەسە کە ئەیکڕێت یعنی کێە کێ حەزی لەو بەرهەمەیە تۆ بڵێ ئێستا من پێڵاوی ژن ئەفرۆشم یعنی تۆ ئەو خەڵکانە کە ئەو بەرهەمەی تۆ ئەکڕن ژنن لە تەمەنی 20 تا 25 ساڵی یا 30 ساڵی ئەنجا تۆ ئەبێ لەو
لەو مارکتینگە ئەمە هەمووی پرۆگرام کەی یعنی ئەوە یەک شتێکە هەر باسی ئێمە بە ئینگلیزی ئەڵێن target group define your target group that's one big topic ئەوە شتێکی زۆر گرنگە ئەوەی تریش ئەوەیە کە لە ئۆنلاین مارکتینگە یەک جار لەسەر وێبسایتەیە بێت ئەتوانین جارێکی تر شتێکی پیشان بێن ئەمە چۆن ئیشەکە ینی وێبسایتەکە ئێمە ناوی ترەکینگیان یعنی یەکێکە یەک جار لەسەر وێبسایتە بێ بە کۆدێک ئەتوانین هینیکەین بزانین کام خەڵکە بوو لە فیسبوک ئەینەن خەڵک دوایەوە شتێکی تری پیشان بێن ئەمە زۆر قرسە ئاسان نییە زۆر پرۆگرامی ئەوێ زۆر باسی ئەوێ یعنی من ئەمە هەر باسی ترەکینگ یەک ڕۆژ باسی ترەکینگەکە واتە کاتێک من بەرهەمێکم هەیە دەمەوێت لە ئینستاگرام یا لە فیسبوک سپۆنسەریکەم بۆی بناسرێت تۆ بێت تارگێتەکەت کە تۆ ئیڵەی دیاریکەی تەمەنی بۆ نمونە 18 بۆ 25 ساڵە و کچان وانە یعنی پێویست ناکات تو هەردوو ڕەگەزە کاڵبژێری بووی تارگێتەکە و بگا بە زۆرترین ئەو ڕەگەزە ینی بۆ کەسانی کە سپۆنسەرەکەن و ئەزانم ێستا لە دنیای مارکێتی ناکارەکەن ئەم شتە گرنگە وەکو خۆتە لێ بەس ئەمە وەرکشۆپێکی هەیە ما بچینە لای مستەر تۆماس جارێکی تر یەکەم جارێتی لە کوردستانە وڵای یەکەم جارێت first time کوردستان چی تێبینی کردووە جیاوازی مارکێتینی ئۆنلاین لەگەڵ مارکێتینی کلاسیک چییە ینی جاران تیڤیمان هەبوو مەگەزین و ڕۆژنامەمان هەبوو ینی دەستەنها لەمانەیە ڕێکلامەکرا ئێستا مرۆڤ پەناباتە بەر بوارێکی تری ڕێکلامی نەویش مۆبایلە ئۆنلاینە ئەو جیاوازەکە لە چی ئابینێتەوە کامیان کاریگەرترن What is the difference for you between traditional marketing and online marketing? What are the benefits for online marketing and where do you see the difference? Okay, I start with the traditional marketing. Okay. Traditional marketing is called offline marketing. You have them in the city. It's big posters or you have it in the TV. Everyone sees the commercial in the TV. Online marketing, you can do targeting. You can have a own target group and you can use your budget specifically for this target group. And you can also select when you want to target the group, which geographic you want to use. There are many different opportunities to use online marketing to get your products to your customer. وەری گێڕێتەوە بۆ من کانیگە گوێ لێگرتیان گوێم لێگرت بەڵێ ئەڵێ لە ئۆنلاین مارکتینگە وەکو ئێمە باسمان کرد ئێستا باشترە ئاسانترە ئەو تاگت گروپە ئەو بەشەرە بدۆزیتۆ کە حەزی لە بەرهەمەکەی تۆ یعنی ئەکساکت تارگتینگ لە کلاسیکەکەشە نازانی وەرگیرەکەت چییە هەموو کەسێ دیار نییە هەموو کەس یعنی تۆ لە تیڤە ئێستا ڕێکلامێک دانی چوزانی ئەو بەشەرە حەزی لە بەرهەمەکەی تۆیە بەس لە ئۆنلاین مارکتینگە ئێمە ئەڵێن بڵێن 1000 ئۆیغۆ دانین بۆ ڕێکلامێک ئەزانین کە ئەم 1000 ئۆیغۆیە هینەکەی بنەفیتەکەی یعنی ریچ is benefit جا خۆشویستان هەردووکیان هاوسەرن تاوەکەر یەکیشن کارەکەیان پسپۆڕێتەکەیان لەبەرەوە زانم بۆ پرسیارەکەی ئێمە ڕوونکردنەوەی زیاتریش هەیە لەسەر یعنی سەو هەر تەرجەمەی قسەکانی نەبوو خۆشت شتی ترت دەستە سەر دەستە خۆش بێ بەڕێز تۆماس براندینی ڕێکلام شێوازی براندینەکەی ڕێگای براندینەکەی دەبێت چۆن بێت لەم سەردەمەدا How should the branding look for for companies? How should branding be? The purpose of branding is that new potential customers get to know your product or your service. So your branding should try to explain what your product does, how it benefits the people, and that your brand is getting better known in your country or in the area where you do your marketing. Branding ڕێگەیەکە خەڵک یەکەم جار بەرهەم یا کۆمپانیاکەی تۆ ببینێ ینی بۆ یەکەم جارانە بەرهەمەکان دەچێتە بەردەمیان پێشتر نیان زانیوە پێشتر ئەمە ناوی برندینگە برندینگ یعنی خەڵکی تازە کۆمپانیاکەی تۆ ئەناسێ یعنی لەم برندینگە زۆر مهمە تۆ کۆمپانیاکەت بە ڕێگەیەکی باش پیشان بیت ئەنجا ئەمە یەکەم تاچ پوینتە ئێمە پێڵێن ئەمە یەکەم ڕێگەیە بۆ خەڵکەکان بۆیە بێ زۆر بیری لێکەیتەوە ڕێکلامەکەت چۆن
ئەوانەی باش جا هەر باسی ئەوت کرد کە چۆن ڕێکلامەکە دابنرێت ئێمە ئێستا ئەبینین لە بواری مارکتینگیشا دەست زۆر وە زۆر کەس ئێستا هاتوونەتە بوارەکە لە بەرەوەی کە تێچوویەکی زۆریشی ناوێت بۆ ئەمەی کە تۆ بتوانیت ئەو ڕێکلامەی کە ئەیکەیت سەرکەوتوو بێت پێویست ئەکات چ خاڵگەلێک لە بەرچاو بگری تیش بخەیتە سەر چی؟ بەڵێ ئەو یەکەم شت ئێمە پێڵێن بە ئینگلیزی ببوورە بە کوردی نازانم ئەتس یعنی ئەوەی ئیمج ئەتس ڤیدیۆ ئەتس یعنی ئەوەی کە لە ڕێکلامەکەی ئەیبینی ئێمە پێڵێن کریتیڤ داهێنان خۆڵخاندن بەڵێ ئەمە کە چۆن دروستیەکەی زۆر مهمە لەبەر ئەوە لە ئەخیرە ئەوەیە کە بەشەرەکە ئەیبینێ ئەبێ زۆر وەخت ببێتە سەر بڵێ یعنی چی تێیەکەم لە ناو ڕێکلامە دووەمیش تاگت گروپەکە یەگە باسمان کە دەبێت زۆر بیلیلەکەیتەوە چۆن ئەم تاگت گروپە ئەم هین information to put in the information for the right people یارمەتیم ئەوەی کە تەمەنێک بەکاری هێنە چ ڕێگەزێک و ئەمانەی بۆ دیاری مەبەست زیاتر ئەوەی کە من لی تێگەیشتم لە ناوەڕۆکی ڕێکلامەکەیە یعنی لە پۆستەرە کە گرافیکیەکەی چ زانیارێکی خیتە چۆن سەرنجی وەرگرەکەی پێڕاکێشی و ڕاستی و دروستی بابەتەکە بۆ ڕێکلامی ئۆنلاینەکە گرینگە نەمانە بخۆی هەمووی بەشێکن لەو تارگێتی کە تۆ تێ بیگەێنی تێدەستوانە پێشمەڵی ئافرینانی باش کارێکی باشە لەو ماوەی کە لە کوردستان بوون تێبینی ڕێکلامتان کرد ئۆنلاین ینی تێبینیتان کرد کارکردن خەڵکی ئێمە چەند کار دەکات بە بابەتی ئۆنلاین و داواکردن لە دوای ئەکرێوایی دابنین ئێمە خۆمان لە میدیا زۆر درکمان بۆ کردووە لە دوای کەرنتین ماوەی کەرنتین ڕێکلامی ئۆنلاین زیاتر پەرێسان چکە خەڵک لە ماڵەوە داوایە کرد لە ئەوروپا شار بەم شێوازە بوو لە ئەڵمانیا شار بەم شێوازە بوو بەڵێستان چوەنە تێڕوانینتان بەڵێ وەختی کۆڕۆنا دنیاکەی زۆر گۆڕی لە هەموو لایەوە لە لای ئۆنلاینیشەوە زۆری گۆڕی بۆیە خەڵکەکان زیاتر لە ماڵەوە دانیشتن لە خارج بە کلیکێک داوای بەرهەمیانە کرد نەیانەویست بچنە دەرێ ئەجا بۆیە زۆر کۆمپانیای ئۆفلاین لەمە تێگەیشتن زۆر خێرا حەزیان کرد ئۆنلاین شۆپێک دروستکەن بۆی بەرهەمەکانیان خێرا بە ئۆنلاین بفرۆشن بۆیە کە ئەمە نەکەن کۆمپانیاکە سەرکەوتوو نابێت تێگەیشتن لە ئەڵمانیا زۆر خێرا تێگەیشتن زۆر کۆمپانیا ینی برز بۆ ئۆنلاین مارکتینگ و ئۆنلاین شۆپەکە زیاد بوو ئەم کاتە یعنی وڵا زۆرشتی گۆڕی ئەمەشی گۆڕی ڕاستەکەی دەستان خۆش بێت زۆر زۆر بەخێر بن پێم وا بێت ترادیشنال مارکتینیش ئیمپاکت و کاریگەری خۆی هەر هەیە بۆچی لەبەرەوەی کاک دلێرجۆڵا باسی کەبابی کردووە بۆتانوانە کەبابتان خواردووە چون کەبابتان خواردووە کەبابەکە خۆش بوو کاک تۆماس زۆر خۆش بووە ئەوە ڕێکلامەکەی کاک دلێرجۆڵایە بێگومان کاریگەری هەبووە هەیبوو هێشتا ترادیشنال مارکتینگ هەیەی زۆر زۆر بەخێر بێن زۆر سپاس بۆم دەرفەتە بەیوای سەرکەوتن دڵخۆشین کە کوردانی ئەمەش لە تاڕاوگە لە بوارە جیاوازەکاندا خاوەن بڕوانامی تایبەتن و تێکەڵ کێشتێک لەگەڵ کللتورەکانی ترداکەن ئەمە بۆ خۆی ئەمە گرنگن و دەتوانن پێکەوە کارێک بکەن سوود بە هەم کۆمەلگاکی خۆیان بگەێنن هەم بە کۆمەلگای کوردیش بێگومان